هۆکاری بە هیلاکچوون و فەوتان ئەوەیە کە ئینسان زیاد لە پێویست بکەوێتە دوای دینار و دیرهەم و پارە و پوڵەوە. ئەبوو موسای ئەشعەری لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا فەرمیێتی صلی الله عليه وسلم ألا إن الدينار والدرهم أهلكا من كان قبلكم وهما مهلكاكم. رواه ابن حبان في صحيحه وقال شعيب الأرناؤوط إسناده صحيح على شرط الشيخين. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئاگدار بن دینار و دیرهەم گەلان و ئومەتانی پێشووی ئێوەی لەناو برد، گەلان و ئومەتانی پێشووی ئێوە زیاد لە پێویستکەوتنە دوای پارە و پوڵ و دینار و دیرهەمەوە بەهۆیەوە بە هیلاک چوون و هەر دینار و دیرهەمیشە ئێوە بە هیلاک ئەبا. چەند کەسی وا هەیە بەهۆی دینار و دیرهەمەوە دینەکەی و ئیمانەکەی هەمووی لەدەست داوە. بۆ دینار و دیرهەم پارە و پوڵ سوێندی بە درۆ ئەخوا، بۆ دینار و دیرهەم و پارە و پوڵ ڕشوە ئەدە، بەرتیل ئەدە، ڕیبا ئەخوا، حەرام ئەنجام ئەدە و حەرام ئەخوا. دینار و دیرهەم ئەوەندە لە نێو دڵ و دەرونیا چەسپاوە دڵی نایە حەج بکە، عومڕێکە، خێرێک بکە، سەدەقەیەکە. لە ئێستاڕا دەوڵەمەندەکان چاویان چۆتە پشتی سەریانەوە چکە ڕەمەزان هاتووە، لە ئێستا 20 فرت و فێڵ ئەبینەوە بەس بۆ ئەوەی زەکات نەدەن لە زەکاتەکەیە قوتاریان بێ. لە ئێستایە ئەچێ سەیارە ئەکڕێ بەس بۆ ئەوەی زەکات نەدا. وهما مهلكاكم. صدق رسول الله صلى الله عليه وسلم. پیغمبر صلى الله عليه وسلم راستي فرمو هر دینار و دیرهەم و پارە و پوڵیشە ئومەتەکەی من بە هیلاک ئەبا. کابرا ئەڵێ بەس با پارەمە بێ کورە بەهەشتیشم ناوێ، بەهەشتم ناوێ، بەس با پارەمە بێ پارە. بڕۆ پارەی پیشاندا ئامادەیە ئیمانەکە و عەقیدەکە و وەلا و بەڕاکەی هەر هەمووی بە قوربانکە. بۆ دینار و دیرهەم و پارە و پوڵ جەماعەتی لەسەردا ئانێ، نوێژی لەسەردا ئانێ، خوتبەی لەسەردا ئانێ، گەیشتۆتە ئەندازەیە کوڕی هەندێک کەس ناموسی خۆی لەسەردا ئانێ. ناموس جاتخوا پارە و پوڵ ئەوەندە دێنێ ئینسان ناموسی خۆی لەسەردا بنێ، پارە و پوڵ ئەوەندە ئەهێنێ کەوە ئافرەت سکاڵا بکە لە هاوسەرەکەی خۆیان بڵێ وەڵا مەسرەفم ناکێشێ و خەرجیم ناکێشێ. جا دینار و درهەمێک ئەگەر بۆ خزمەتی خۆت و ماڵ و منداڵت نەبێ یاخوا ئەو پارە و پوڵەی هەر نەبێ